لەگەڵ زیادبوونی پەلامارە تیرۆریستیەکان لە سنووری پارێزگای دیالە و کردنە ئامانجی هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان هاوکاتیش تیرۆریستانی داعش پەلامارەکانیان بۆ سەر پرۆژە خزمەتگوزاریەکان چڕ کردووەتەوە بە تایبەتیش تەقاندنەوەی تاوەرەکانی کارەبا و سووتاندنی وێزگەکانی دابشکردنی کارەبایی نیشتیمانی بە پێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای دیالە تەنها لە ماوەی 6 مانگدا 12 تاوەری کارەبا تەقێنراوەتەوە لە سنووری پارێزگای دیالە و هەروەها لەگەڵ سووتاندن و تەقاندنەوەی وێزگەی کارەبای سەیجابر لە سنووری ناحیەی گوڵاڵە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕەوشی کارەبا دروست کردووە. لەسەر ساڵ تا ئێستا تەنها 12 تا 15 کەرەت تروریستان برجیان خستیە لە حەفایر لە عەظیم لە خانبەنی سەعاد یعنی 4 دۆر دیالە خەت کەرکووک دیالە یعنی وتم تا 12 15 کەرەت یعنی برجیان تەقانیمە طبعا تەسیرەیە لەسەر کارەبا لە شارەکان خانەقینیش دڵمەوە شار ڕۆژی 2 ڕۆژ ئەزمە ئەکاد یعنی بێکارەبایە و شارە مێنە یعنی بەبێ کاربا ئەگەر تەنها ئەو خەتەدا شوت خصوصا ئێمە نهایی خەتی من ئەگە خەتەکەمان شێ لەسەری بێت لە شوێنی تر نییە بۆمان بێت تەنها خەتەکەی ئیرانە ئیرانیش سە کارەبای نییە. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما قەیرانی کارەبای نیشتیمانی و ئاوی خواردنەوە لە قەزای خانەقین سەری هەڵداوە و هاوڵاتیان و دانیشتوانی شارەکەش داواکارن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکیان لێ بدەنەوە و لە قەیرانی بێکارەبایی و گەرمای هاوین ڕزگاریان بکەن. ئیسا ئەمە ماوەی 8 ڕۆژە 10 ڕۆژە خانەقین وەزعی زۆر خراپە خەڵک ئینهیاری کردیە لە تەقینەوەی دیت داواکارم لە هەردوو حکوومەتەکە بێنە هەنای ئەم خەڵکەوە وەزعەکە زۆر خراپە خراپێگەی لەو دەرەجایە دیتر جاران کارەبا لە شەو ڕۆژی کا 3 ساعت یا 4 ساعت کارەبا ئەدەن نە ئاو هەیە نە کارەبایە یعنی وتیانە ئاو ئاوەدانی کارەبا و ئاوەدانیە ئەم خەڵکە گەروا بێوا بڕوات ئەم خەڵکە بوون و ژیانی لە خانەقی دانیە ئێمە داواکارین لە هەرێمی کوردستان و لە حکوومەت کارەبا و ئەمان وەدابین کام زۆر تەئسیری کردە خەڵکەیە نەخۆشیە خەڵکەی مناڵ بچووکیە یعنی خۆش قبوڵ ناکە بحەلی بکەن بۆ شاری خانەقین. ئەگەر قەزای خانەقین بە نمونە وەربگرین لەسەر ئاستی شارەکانی عێراق دەبینین لە ماوەی 24 سەعاتدا کەمتر لە 8 سەعات کارەبای نیشتیمانی دەدرێتە هاوڵاتیان ئەمەش لە کاتێکدایە پلەکانی گەرما بۆ 50 پلە بەرز دەبێتەوە بۆیە هاوڵاتیانیش داواکارن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داخوازیەکانیانەوە بێن و لە قەیرانی بێکارەبایی و گەرمای تاقت پڕووکێنی هاوین ڕزگاریان بکەن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.